لا تۆریکەمی بەڕامەی بەیانی باش کوردستاندا باز لە بەکارهێنانی فاست و هەروەها مادە پاکەرەوەکان دەکەین لە نێو ماڵدا بێگومان زیاتر خانمان بەرکەوتیان لەگەڵیدا دەبێت و پاکی دەکەنەوە بەکاری دێنن بۆ پاکردنی ماڵەکانیان. ئێمە دەپرسی زیانەکانی چی دەبێت، مەترسیەکانی بۆ سەرپێز، بۆ چاو، بۆ هەناسە، بۆ بابەتەکانی دیکە و مەترسیەکانی تەندروستی چی دەبێت. لەگەڵەوەدا ئێمە میوانداری دکتۆر دڵشاد محەممەد پزیشکی پسپۆڕی دەرمان و ژەهرایی بوونمان کردو بشێک ڕاستەخۆ لە ستودیۆ ئامادەیە وردەکاری ئەم بابەتەمان بۆ دەگوازێتەوە لە هەمان کاتدا بە پشەی پراکتیکی لە بەردەم ئێوەدا تاقی دەکەینەوە بۆی خۆتان ببینن کە مەترسیەکانی یاخود گۆڕانکاریەکان چی دەبێت بۆی دڵنیا بنەوە کە بێگومان ئەم مادانە ئەم مادە پاکراوانە زیانی تەندروستیان دەبێت. خێر بێ دکتۆر. با سەرەتا زۆر باز لە مەترسیەکانی مادە پاکراوەکان و فاست و ئەم بابەتانە دەکرێت. خۆی ئەمانە پێکاتەکەی چیا وا زۆر باز لە مەترسیەکانی ئەکرێت؟ بەڵێ بەتاکید دەستان خۆش تەبیعی ئێمە مادەی پاکەرەوەکان لەسەر یعنی بڵێن ئەو شێوازی کە دروست کراوە کاتێک کە دروست دەکرێت ئاماژەی پێکراوە ئەکرێت پۆلێن ئەکرێت بە دوو شێواز پێوتێ دیسئینفێکتانت و ئەنتیسێپتیک. یعنی بۆی کە بە زمانێکی هاوڵاتیانی خۆمان قسە بکەین زیاتر ئەوانەی کە لێی نووسراوە دیسئینفێکتان واتە بەکار ئێنرێت بۆ خاوێنکردنەوەی ئەو شوێنانەی کە نازیندون، بەڵام کە لێی نووسرا بۆ ئەنتیسێپتیک واتە بەکار ئێنرێتەوە بۆ ئەو شوێنانەی کە شوێنی زیندون. بە نمونە ئەگەر دەستمان یان ئەوە بێ ئەوە پێ ئەو شتانە بەکارێکە ئەنتیسێپتیکە، بەڵام ئەگە بۆ کاشیەکە یان ژوورێکە خاوێنکردنەوەی شوێنێکە کە نازیندون ئەوە دیسئینفێکتانتەکان بەکارهێنرێتەوە ئەو خاوێنکەراوانە بەکارهێنرێت کە زیاتر تەسیراتی زیاترە خستەکەی زیاترە بۆیە بۆ خاوێنکردنەوەی ژوورێکە یاخود بڵێن مشتەمەلاتە یاخود بڵێن هەر یەکە لەو شوێنانی کە لە ماڵەوە بەکارهێنن ئەمە ینی جیاوازێکەیە. بەڵێ واتە لەگەڵەوەی کە ماڵەکەش بۆ پاکەکاتەوە بەڵام زیانی تەندروستی بۆ سەر خودی خۆش دەبێت. بەتاکید طبیعی ئێمە ئەگەر پێکاتەی هەوا ینی سەبەنمونە ئەگەر ئێستا ژوورەوە ینی ئەم ژوورەوە بین یاخود بڵێن ستۆدیۆی ئێرە وەربگرین یاخود ئەو ئافرەتانە و خانمانی کە لە ماڵەوەن ماڵەکەی خۆیان وەرگرن بە شێوەیەکی عام لە 1970 نایدرۆجینە، ینی ئەو پێکاتی ئەو هەوایی کە لەو شوێنەدایە 1970 نایدرۆجینە، لە 121 ئۆکسجینە و لە 100 گازەکانی کەیە. بەڵام کاتێک کە ئەم پاکەرەوانە بەکارهێنرێت یاخود بڵێن کە بە شێوەیەکی تەندروست بەکار ناهێنرێت یاخود بڵێن ڕەچاوی ئەو تعلیماتە ناکرێت. بۆ نمونە زۆربەی جار ئافرەتان ئەیانوێ بە شێوەیەکی سەریع ئیشەکەیان جێبەجێ بێ خستێکە گوێ پێ نایەن، ینی زیاترین خستی بەکارێنن بۆی بە زووترین کات و بە کەمترین کات ئیشەکەیان جێبەجێ بێت. چی ڕۆەدا ئەو گازانی کە باسمان کرد لە سەتایەکە کەمیەتی ئەو گازە ژەهراویبوونە لەو شوێنە داخراوەدا لەبەرەوەی ئێمە دیزایانی زۆربەی ئەو هاوسانە یاخود بڵێ ئەو خانوانی کە هەمومان کە ئێستا تێیدا دەژین داخراوە، ینی بە تایبەت ئەو شوێنانی کە ئەو پاکەرەوانی تێدا بەکارێنێت داخراوە، بۆیە ئەو گازە ژەهراوی بوانە زۆرتر ئەبێ لە کاتی بەکارهێنانی ئەو پاکەرەوانە ئەگەر بە شێوەیەکی ئێمە سەر مەترسی تەندروستی بۆ تاک لەسەر پێستی لەسەر چاوی لەسەر هەناسێ و بێگومان چەندی گرفتیتر، بەڵام من بە شێک ڕاستەخۆ تەجروبەی دەکەم ئەمە پارچە قماشێکی ڕەشە. اینجا ئەگەر بێت و ئەم مادە پاکەرەوە فاسی بۆ بەکار بهێنرێت بابزانین چی ڕوودەدات. بێگومان دەستکەی شم لە دەستا، بەڵام زۆر جار کە خانمان لە ماڵەوە بەکارهێنن بەبێ دەستکەش بەبێ بەکارهێنانی دەستکەش. ئێمە ئەم مادە پاکەرەوە بۆ پارچە قماشێکی ڕەش بەکارمان هێناوە. بێگومان کەمێککە دەرەنجامەکەی دەبینین. اینجا ئەمانە کاریگەری بێگومان لەسەر پێز دەبێت بە پێی مروری زەمان. ئێمە لە ناو فاسە جێڵین دوای کەمێکی تر دەرەنجامەکەی بینین و سێری ئەەکەینەوە بزانین چۆن ڕەنگی پارچە قماشێک گۆڕانکاری بەسەردادێت جاچە بگاتە پێستی ئینسان. لەگەڵەوەشدا بێگومان بۆنێکی خراپی شێ بۆ تەندروستی. بەتاکید بۆنێکی زۆر بەخۆ. بەڵێ ئێستا ماستی پێکەن ینی ڕاستە. باشە پارچە قماشێک ڕەنگی گۆڕا، ئەگەر دیقەت بن لێرەوە ڕەنگی پارچە قماشەکە گۆڕام بە ڕەنگی ماڕۆنی و مەیلە سوور و ئەم بابەتانەیە.
باشە ئەمە ڕەنگی پارچە قماشێکی گۆڕی زیانەکانی بۆ سەر پێستی ئینسان چی زۆر دەبێت؟ باشە. طبعی ئەگەر ببینن یعنی تەنها لەوانەیە بڵم دقەیەکیشی نەخایەن تەنها یەک مینوتێک کە بڵێن کفایەت و بۆی کە ڕەنگی ئەو پارچە قماشەی گۆڕی ئەمە دەلالەت لەوە ئەکا هێکێ لەو طریقانی کە بەکارمە هێنا ئەوەی کە خانمان بەکارێنن بەو شێوازە سەریعە بەکارێنن ئەگەر ببینن ڕەچاوی ئێمە ئەومان نەکرد بەنمونە ینی خانمان هەمووی لە ماڵەوە بۆ شێوازە بەکارێنن شێوازی طریقەکەیمان هیچ ینی ئەوە نەکرد ببینین زۆر بە خێرایی ئەو کارلێکە ڕوویدا ئێمە کە لە ستۆدین هەست بە تیژی ئەو بۆنە ئەەکەین یاخود ئەو گازی کە ئێستا ئێمە هەستی پێەکەین هۆکارێکی لە ئەو دروستبوونی ئەو کارلێکەی کە لە نێوان ئەو مادە پاکەرە و ئەو قماشەدا ڕوویدا وای کرد کە گازێکی ژەهر ینی هەست بە بۆنی گازێکی ژەهر بکەین یاخود بڵێن چاومان تیژیەکی هەست پێ ئەەکەین و هەڵمژینی ئەو گازش لە هەمان کادا وەکو پرسیاری جەنابەت ئەگەر ئەمە بەردەستی ینی کەسێک بکەوێت کە بۆ نمونە دەستکێش و ئەوانشی بەکارنێنرا بێت چی ڕۆئەدا طبعی ئەبێ بە هۆکاری ئەوەی کە حساسێ و سووربوونەوە و کێشە لە پێستیش دروست بکە بۆ لەبەرەوەی ئەو خستی کە دروست کراوە بۆ خاوێنکردنەوەی شوێنێک بەکارێنرێ کە شوێنێکی نازیندووە ئێستا و پارچە قماشە شتێکی ینی حەیەوی نییە نازیندووە بەکارێنرێ بۆ خاوێنکردنەوەی ئەوە بۆ یەبێ زۆر بە ئاگاییەوە بەکاربهێنرێت بۆچی لەبەر ئەوەی ئەگەر بەر دەستمان بکەوێت یاخود بەر شوێنێکی بەنمونە بە هەڵە خواردنەوەیەکیش ڕووبات چی ڕوئەدا ئەمانە هەمووی کارەساتی لێ ئەکەوێتەوە یعنی تەنانەت سوستانەوەی پێست و هەڵە ئاوسان و کۆمەڵێک ئیشکالی پێست ڕوئەدا دکتۆر زۆر جار تەنها بەر پێستەکەش ناکەوێت و کەسە برینێکی بەدەستەوەی بەر برین دەکەوێت زیانی ئەوە چیە؟ زیانی ئەوە ئەو التیهاباتی کە دروست بووە طبیعی کە ئەو پێستە خۆی التیهاباتێکیە ئەم چەند هێندەی ئەکا لەبەرەوەی خستی ئەو مادەیە زۆر زۆرە ئەو محەقەمەی کە خستەکەی کە شەریکات دروستیەکە بە خستیەکی زۆر دروستیەکە بۆی بۆ خاوێنکردنەوەی شوێنە حەیەکان یاخود نازیندۆکان بەکاربێنێ بۆیە ئیشکالێکی گەورەی تەندروستی دروست ئەکا و احتیمالی دروستبوونی کارەساتێکی گەورە لە پێستی دروست بکە وابێت بۆ ماوەیەکی دوور و درێژ عیلاج زۆر بگرێ ئەگەر چارەسەریش ببێت. دکتۆرە دەبینین ڕەنگی پارچە قماشەکە بەرەبەرە هەر هەمووی پارچەکە ئەگرێتەوە ئەگۆڕێت باشە. ئەگەر بەشێکیان بێ بەکارهێنانی دەستکێش ئەمەش بەکاربێنن بە دەرەوەی لەوانەیە دەستکێش بەکاربێنی زیانی هەر هەبێت بۆ کەسەکە ئەگەر بێ بەکارهێنانی دەستکێشش بێت تا چەند کاریگەرکی ڕاستە خۆ دەبێت لەسەر ئەو کەسە. ئەو گازانەی کە باسمان کرد ئەو ڕێژەیە بەس زۆر بە خێرایی دەگۆڕێت لەبەرەوەی وەکو باسمان کرد ئەو کەسانی کە بەکارن لە شوێنێکی داخراوە تەبیعی بەکاریێنن زۆر بە خێرایی ئەو کارەساتەی لێ ئەکەوێت یاخود بڵێن ئەو هەستە دروست ئەبێت زیانەکانی دروست ئەبێت لەبەرچی لەبەرەوەی خێراترین کارلێک ڕۆئەدا زۆر بە خێرایی ڕوئەدا لەبەرەوەی خستی ئەو مادەیە زۆر زۆرە بۆیە بۆ ینی بۆ دەست بۆ خاوێنکردنەوەی ئەو شتانە بەکار ناهێنرێت لەبەرەوە ئەبێت زۆر زۆر بە ئاگاییەوە بەکاربهێنرێت بۆیە دەبینینەوە لە چەند ینی چرکەیەکە ئەو حاڵەتە ڕوویدا ببینن کە ڕەنگەکەی گۆڕا یعنی هەست ئێمە هەست بە بۆنی ئەەکەین کە ئیزعاج بووینە پێی وە لە هەمان کاتیشدا ینی کزانەوەی چاومان بۆ دروست بووە طبیعی فرمێسک زۆر ئەبێ واتە دەردانی فرمێسک لە چاوشمان زۆر ئەبێ ئەمە ژوا ئەکات کە وشکبوونەوەی چاو دروست ببێ و چۆن بڵە ئیریتیشنێک یاخود ئالۆزبوونێک لە ڕێڕەوەکانی هەناسە دروست بێ لە هەمان کادا ئەگەر ئێستا ئێمە بە خستێکی کەم بەکارمان هێنا لێرەدا ئەگەر خستێکە زۆر زۆر بێ گازێکی ژەهرایی بوون دروستە بێ بە ناوی CO ئەم گازە ژەهرایی بوونەوە ئەکات کە ئەچێتە ناو سیەکانمان و یاخود بڵێن ژەهراوی بوون لە خوێنشمان دروستەکە وا ئەکات کە ڕێژەی پێویستی ئۆکسسیجین لە سیەکانەوە نەچێت بۆ ئەندام و ئۆرگانەکانیکەی لە شیشمان دەکرێت بڵین دکتۆر بەدیلی مادە پاکەرەوەکان هەیە بۆمنا ئێستا بێگومانە من لای خانمان پرسیارە ئەڵێ باشە من فاز بەکارنێنە من مادەی پاکەرەوە بەکارنێنم ئەی من ناو ماڵەکەم چۆن پاک بکەمەوە بۆ نمونە سۆدا هەیە تۆ ئەگەر بتێوەکو بەدیلی مادە پاکەرەوە ماڵەکەتی پێ پاک بکەیتەوە سۆدەمان هەیە ئەمە سۆدەیە کە تۆ بەکاری بێنی لەگەڵ سرکە ئەمەیان ڕێنوازگیان ئەو بۆیە بینەران بیبینن سۆدا لەگەڵ سرکە هەموو کەسێک لە ماڵی خۆیان زۆر جار ئەبینین ناوماڵی پێ پاکە کاتەوە بە ئەم جوانە بەکار بێنین چۆن کەفەکە بەڵێ
کاتە دەکرێت بڵین بەدیلی مادەی پاکەرەوە بەدیلی فاست سرکە و سۆدە بەکاربهێنرێ ئەمە تەندروستە؟ دەستخۆش طبیعی ئەو شتانەی کە پرسیارێکی زۆر منطقە ئەو شتانەی کە لە سروشتەوەیە بۆ بەکارهێنانی بۆ پاکشکەرەوە زۆر باشترە و هەم سایدیفێکتی یاخود بڵێن لایەنی خراپی کەمترە. بۆچی ئێستا ئێمە ئابینین بەو شێوازە کە کارلێکە ڕوئەدا ئێمە هیچ هەستێکی وا بە تیژی بوون یاخود بە گازی ژێرایی بوون بە هیچ کام لەوانە ناکەین. واتە ئەمە هەر ینی ئێستا بە شێوەیەکی عملی ئێمە ئێستا پێشووتر ئەومان کرد زۆر هەستمان بە بۆنێکی تیژ بەڵێ هەستمان بە دەرچوونی کۆمەڵە گازی ناتەبیعی کرد یاخود ئەو ڕێژە گازە ناتەبیعانی کە باسمان کرد زیادی ئەکا بەڵام ببینە ئەو سرکە و ئەو تابەی کە بەکارت هێنا زۆر بە شێوازێکی احتیادی ئێمە هەست بە و زیانانەی ناکەین یاخود بڵێن هەست بە و لایەنە خراپانی ناکەین بەڵام لە هەمان کاتیشدا ئیسفادەکەی بۆ خاوێنکردنەوە زۆر باشترە بەڵام کەمێک لە سەرخۆترە بۆچی لەبەرەوەی سروشتە ئێمەش طبیعی ئینسان ینی مرۆڤ سروشتی وایە زیاتر کارلێکردن لەگەڵ شتە سروشتەکانە طبیعیترە بۆچی ساگەر نمونەیەکی کە سابوون ینی خاوێنکەرەی سابوون یعنی تەجروبەیە کراوە لە زانکۆی تارانی پزیشکی بینراوە باشترین تاسیری هەیە بۆ لەبەرەوەی لە سروشتەوە بۆ سروش ینی بۆ نمونە لە زەیتی زەیتون و زەیتون و ئەوانە دروستەکرێ یعنی ساوی کە جەنابەت ئەو تەجروبێت کرد ئێمە ئەزانین ئێمە هەستمان بە هیچ سایدیفێکتە یاخود بەلایەنێکی خراپی ئەو گازە ژەهرایی بوونە یاخود فرمێسک یاخود کۆمەڵێ لایەنیکە نەکرد لە هەمان کەش دەگەر بەردەست و ئەوانەشی بکە هیچ زەرەرێکی بەو شێوازە ناگەێنێ بۆیە وا باشترە زیاتر ئافرەتان یاخود خانمان ئەوانەی کە لە ماڵەوەن یاخود بە تایبەتی ئەوانەی کە ئافرەتانی حامیلە ئەمەوەمان بیر نەچێ وا باشترە بە هیچ شێوەیەک بەکارهێنانی ئەو مادە خاوێنکەراوانەی کە لی نووسراوە دیسئینفێکتان بە دوور بێ لە ماڵەکانە پێکمان دێنەوە سەر ئەوە بەڵام وەکوە بین پەڕەکە بە تەواوەتی ڕەنگی گۆڕاوە لە ڕەشەوە بە سوور بەڵێ کاریگەری لەسەر ئەم پڕۆیە ئاوا ئێمە شتەمەمان گەورەی ئەس بۆ بۆن دەکەن کاریگەری ئەمە لەسەر منداڵ چییە؟ لەسەر منداڵ بەڵێ وەکووەکە جەنابەت باست کرد ئێستا ببینین ئەو کارلێکە خێرایی کە ڕوویدا لە خلالی چەند دقەیەکە ئەوە ڕەنگەکەی گۆڕا ئەمە لەسەر منداڵ تەسیری زیاترە یاخود لەسەر بەتەمەنەکان بە هەمان شێواز تەسیری ئەم بۆن و ئەو گازە ژەهراویە زۆر زیاترە بۆیە تەمەنەکان قەسەباتیان لەگەڵدایە خراپتر لەبێ بۆ یعنی ئەوە کارەساتێکی لە سیەکانە دروستەکە وا ئەبێت بە هۆکاری دروستبوونی کۆبوونەوەی ئاو لە سیەکانیاندا و ئەگەر خستەکەی زۆر بێ ئەبێت بە هۆکاری مردن یعنی ئەو گازە ژەهراوی بوونە تەسیرەکەی لە سەعاتێک بۆ 2 ساعاتێک دەردەکەوێت بەڵام ئەگەر خستەکەی زۆر بێ بە نمونە لە خلالی 1 بۆ 2 دقەیەکدا ئەو کات هەستی پێ دەکەیت و گەورەترین کارەسات دروست دەکات بە تایبەتی لەسەر منداڵ بە تەمەنەکان ئەوەی ئافرەتی حامیلە ئەمانە دەبێت زۆر ئاگدە یان ئەوانەی کە خۆیان کێشەی هەناسەدان و ئەوانیان هەیە بەڵێت یعنی ئەمە جگەلەوەی باسمان کرد کێشەی هەناسە توندی دروستەکە کێشەی ڕوشاندنی بۆ ڕشکەکانی هەوا هەموو ئەمانە کارەساتێکە کە بەڕاستی لە ماڵەکاندا بەو شێواز و بەبێ ڕەچاوکردنی هیچ ڕێنمای جاگە ببینن زۆربەی شوێنەکان داخراوە ینی ئەمەش هۆکاری کە دیزایانی زۆربەی ینی ئەو خان و ئەو هاوسانی کە لە وڵاتی خۆماندا زۆری هەڵەیە ینی ژوورێکی گەورەی میوانە ئەگەر بچین سەیری مشتەمەلاتەکەی کەی زۆر داخراوە ئەو ئافرەتە یاخود ئەو خانمە بەکاری هێنێ لە شوێنێکی داخراوە حەسری ئەو هەموو گازە ژەهراوی بوونە ئەکاو بۆ زۆر جار کارەساتی لێ دەکرێت دکتۆر ئێستا لەوانەیە لێ خانمان بێتە پرسیار بڵێ من چەند ساڵێکە مادەی پاکەرەوە فاز بەکارێنم هەتا ئێستا بوونە نە کێشەی هەناسەم هەیە نە کێشەی پێستم هەیە نە چاوم ئاواکان نە بابەتێکی دیکە دەکرێت بڵین لەوانەیە لەسەر پارچەپەڕۆیەک بە چەند دەقەیە کاریگەری دەربێت لەسەر ئینسانەکان بەپێی مروری زەمن گرفتەکان دەردەکەوێت یاخود ڕاستەوخۆ لەسەر کەسەکە دەرەکەوێت وەکو باسمان کرد ئەوە ئەو مادە معقەمانە لەسەر ئەو پێکاتی ئەو مادانە نووسراوە دیسئینفێکتان یعنی بۆی کە هاوڵاتیانمان تێبگەن و زیاتر وشار بنەوە هەر مادەیەکی معقەم کە لێ نووسرا بۆ دیسئینفێکتان بە هیچ شێوەیەک نابێت بەریەکەوتنی هەبێ لەسەر دەست و چاو هەموو ئەو جەستەی لەشمان طبعاً خستەکەی زۆرە بەڵێ بە تاکید دەرکەوتنی ئەو سایدیفێکتانە یاخود ئەو لایەنە خراپانە ڕاستەوخۆ دەردەکەوێت یعنی منطق نییە کەسێک بڵێ چەند ساڵێکە بەکارم هێنا و بەریەکەوتنی هەبێت لەگەڵ دەستی یاخود لەگەڵ جستەی ئەو کەسەدا و بڵێ هیچ تەسیرێکی نەبووە شتی وانە هەستی پێکردن وەکو باسم کرد
بە گوێرەی خستێکە ئەگۆڕێت یعنی ئەو کەمیەتە ئەگەر لەوانەیە ئەو کەمیەتەی کە بەکاری ئێنێ ڕەچاوی ئەو تعلیماتە بکات لەبەرەوەی هەر پێکاتێکی ئەو خاوێنکەرەوانە تعلیماتی لەسەر ینی ڕێنمایی پێداوی بۆ نمونە ئەڵێ 1 لیتر یان نیو لیتر دیلوشن بکرێت یاخود بڵێن ڕوون بکرێتەوە بە ئەوەندە ئاو یاخود بڵێن بە وەتەر یاخود بەوە ئەمە ینی ڕوونکردنەوەی کێدایە بەڵام زۆر جار خانمەکان ئەو پرۆسیجەر یاخود بڵێن ئەو تەریقەی بەکارێنان ڕێگای بەکارێنانە ڕەچاو ناکەن وەکو باسم کرد هەتا بکرێ دوور بن لە بەکارێنانی لەبەرەوەی زیانەکانی زۆرترە لە قازانجەکان. دکتۆر ئەی کاریگەری لەسەر هەوکردنی لوت و هەروەها هەوکردنی جیوب بەڵێ هێکێک لە هۆکارەکانی ئەوەیش کە باسمان کرد تەسیرەکاتە سەر کۆئەندامی هەناسە کە ئەڵێن کۆئەندامی هەناسە زیاتر ڕێڕەوی هەناسە یاخود جیوب و ئەوانش وا ئەکات زیاتر ببێ بە یعنی حاڵەتەکەی قورستر بکات بەڵام ئەمەی کە باس ئەکرێ و زیاتر هۆکارێکی کەیکە لە پشتەوەی ڕیکلامەکانە یعنی ئەوەی کە جەنابشتان کە پرسیارتان کرد و ئاماژەتان پێکرد زۆر جار ئاماژە بەواکەن کە زەرری نییە و وا ئەکا ئەوانە ئەوە دڵنیابن لەسەر چاو ئەوە کە باسمان کرد چیت ئەکات ئەوەی کە جەنابەت ئەو پرسیارت کرد لەسەر لوت و یاخود جیوب و ئەو پێکاتانە گەورەترین کێشەی تەندروستی هەناسە تەنگیت بۆ دروستەکەوە ئەکات کێشەی هەناسەدانت بۆ دروست بێت کێشەی کەمبوونەوەی ئۆکسسیژینت بۆ دروستەکە ڕێژەی زیادبوونی CO کە گازێکی خنکێنەرە زۆر ئەکات لە ئەنجامی ئەو کالێکەدا زۆربوونی ترشی بەهێز کە کەوەی کە جەنابتان باستان کرد هەر لە هەمان کاتە هەر پرسیارتان کرد ئەو ترشەکە خستێکی زۆرە کە بەریەکەوتنی هەبێت لەگەڵ چاوت دەستت ئۆرگانەکانی کەدا کە سوتێنەرە هەموو ئەمانە وا ئەکات کە چۆن بڵێ ینی زیاتر تێبگەین کە بەکارهێنانی زۆر زۆر چۆن بڵێ کارەساتەوە و ئیشکال دروست ئەکات بەڵێ باش دکتۆر توژنەیەکم بەرچاو کەوت هەر لەسەر لەبارەی مادە پاکراوەکان و فاست و زیاتر ئەو خانمانەی کە ئەمانە بەکارێنن بە بەردەوامی بێگومان دووچاری زیاتر گرفتی شێرپەنجاب ئەمە چۆنە؟ طبعاً هێکێک لەو بابەتانی کە باس ئەکرێت زیادبوونی خانە ناتەبیعەکانی لەشە بەهۆی هۆکاری ئەو کالێکانی کە زۆر بە خێرایی ڕوو ئەدات کە وەکو باسمان کرد کە دوای ئەوەی کە ئەو گازە یاخود ئەو گازە ژەهراوی بوونە کە ئەچێتە لەشمانەوە ئەبێتە هۆی دروستبوونی کۆمەڵی خانەی ناتەبیعی لە لەشماندا یاخود فرمانی سەرەکی خانەکانە گۆڕێت ئەمش هۆکارێکە بۆ دروستبوونی شێرپەنجە و ئەوە هەم کاتدا ئەو نەخۆشیانەی کە باسمان کرد زۆربەی ڕیسێرجەکان یان توێژینەوەکان ئاماژەیان بەوە کردووە کە لە کۆنکلوشنی کێداوە تا بڵێن یاخود بڵێن ڕیکۆمندیشنی کێدا باسی چارەسەری کردووە ئاماژەی بەوە کردووە هەتا بکرێت بە دوور بن لە بەکارهێنانی ئەو مادە خاوێنکەرەوانەی کە لی نووسراوە دیسئینفێکتان مەگەر بە ڕێگایەکی زانستی لەوانەیە ئێستا ئەگەر ئێمە لە مستەشفایەتەکانیش خۆ هەر مادەی خاوێنکەرەوە بۆ نەژووری نەشتەرگەریمانەیە خۆشەر موادی معقم بەکارێنە بەڵام بۆچی تەسیراتی کەمە پێش ئەوە بە چەند ڕۆژێک ئەو سەرجەری ڕووما لەوانەیە دابخرێت دوای ئەوەش بە چەند ڕۆژێک داخستنی تێدا دەکرێت بۆ لەبەرەوەی تەسیراتی ئەو مادانە نەکاتە سەر نەخۆشەکان یاخود ئەو ستافەی کە لەوێدا دەوام دەکەن کەواتە یعنی دوولایەنەیە لایەنێکی ئەوەیە کە طریقەی بەکارهێنانەکەی ناتەن دروستە و لایەنێکی کەش ئەوەی کە باسمان کرد شوێنەکان زیاتر داخراون و کە منطق نییە لە شوێنێکی داخراوە کە ڕێژەی یعنی لە ڕووی زانستی و مەقبول نییە کە ئەو ڕێژە زۆرە گازە ژەهراوی بوونانە زۆر ببێت. دکتۆر لە قسەکانی پێشووتردا ئاماژە بۆ کرد کار ڕکلامکردن بۆ بەشێک لەم کاڵایانە دەکرێت ئێستا بەرچاومان دەکەوێت کە ڕۆژانە ڕکلام بۆ ئەم کاڵایانە دەکرێت بەبێ بۆن دروست بووە واتە زیانی بۆ تەندروستی نییە ئایا ئەتوانرێت ئەم مادەیە بەبێ بۆن و بەبێ ئەو مادە زیان بەخشانە دروست بکرێت؟ طبیعی پرسیارەکەت زۆر زۆر منطقە هێکێ لەو مادانی کە ئەگەر بۆنی نەبێ ئیشکالەکە زۆر زۆر زیاترە ئێمە بۆ من ئەو گازەی کە باسمان کرد ئەو CO کە دروستە بێ طبعاً ئەو مادەی کە بۆنەکە دروستەکە کە ئەو شەریکەی دروستێکە بۆی هەست بە زیانەکانی کەی بە خێرایی هەستی پێ بکەیت کە خستێکی زۆرت بەکارێناوە یان شوێنەکە داخراوە بەڵام ئەگەر کە بۆنی نەبێ ئەوە ئیشکالەکە زۆر زۆر گەورەتر دروستە بێ لەبەرەوەی زیانەکان هەر دروستە بێ ئەو گازە ژەهراوی بوون هەر ئەچێتە جەستەتەوە بەڵام هەستی پێ ناکەیت یعنی ئەمە کارەسات بارترە ئەگەر کە ئەڵە کە بۆنی نییە ئەو ئیشکالەکەی زیاترە نەکەوەی کە وەکو ڕیکلام بەکاری بێنن بڵێن ئەمە باشترینە لەبەرەوەی کە بۆنی نییە ئەسڵەن هەست بە بۆنەکەی کەی بۆ ئەوی بتوانی بە زووترین کات کۆنتترۆڵێکی لەبەرەوەی ئێستا ئەگەر من داواکارم لە هاوڵاتیانی خۆمان ئەوانەی کە ئێستا ئاگداری ئەم بەرنمەیەن
بە هیچ شێوێک لە شوێنی داخراوە هەر بەکاری نەهێنن و لە کاتی بەکارهێنانیشدا ڕەچاوی تعلیماتەکان کەن ئەگەر زۆر پێویست بوو ئەوەی کە باسمان کرد یعنی بەو شێوازەی کە تەریقەی ڕێگەی بەکارهێنانی تێدایە یاخود ئەگەر بەریەکەوتنیان هەبێت ینی ئێساگەر لەوانەیە کەسێک یاخود بڵێن هاوڵاتێک پرسێ ئەگەر بەریەکەوتنی هەبێ ئەوەی کە جەنابەت باسی کرد لەوانەیە بەبێ دەستکێش بەکاری بێن احتیمالێک بەریەکەوتنیەکێ ئەو کاتە بەڵێ ئەو کات چارەسەر چیانی چارەسەرکردنێکی خێرا چیە لەو حاڵەتەدا خۆش ینی منطقە تۆ بە نمونە و کەسە بەکاری هێناوە بەبێ ماسک لەوانەیە لەو کاتەدا یاخود بەبێ دەستکێش لە ینی چۆن بڵێ هزری یاخود بیرۆشی لەو کاتەدا لە بەکارهێنانی ئەو دەستکێشە نەبێ و موادەکەشی بەکارهێنابێ و بەریەکەوتنێکێ بێ باشترین خاوێنکردنەوە لەو کاتەدا یاخود باشترین چارەسەر بۆ نمونە کردنەوەی ئەو شوێنەیە یعنی ئەوێ لە داخراوی بیکەی بەکراوە بۆ نە پەنجەرەیە دەرگایە زۆر بە خێرایی ئەوە بکرێتەوە دواتر خاوێنکردنەوەی ئەو شوێنە بەریەکەوتنەیە بە ئاو هەر ئاوێکی احتیاطی یاخود ئاو و سابوون ئەمە یعنی فریاکەوتنێکی زۆر خێرایە بۆی بتوانین کە لە کاتی بەریەکەوتنی ئەو مادانەدا بتوانین چارەسەرێکی خێرایی ئەو حاڵەتە بکەین. دکتۆرگەر سەرنج بیت ینی چەند دقەیەک تێپەڕیوە بە تەواتی پارچە ماشەکە لە ڕەشەوە کە کامل ڕەش بوو و بە ڕەنگی سوورەگەر هاوکاران نیشانی بن بە تەواتی ڕەنگەکەی گۆڕە. بێگومان سەرەتا ڕەش بوو بە سوورێستا بەرەو پەمەی بوونەوە. ئەو بەڵگەیەکە لەوەی کە بەکارهێنانەکەی کە خەستی ئەو مادەیە کە دروست کراوە بۆ چییە؟ بۆ مادەیەکە کە زیندوو نییە. کەواتە ئەمە بەڵگەیەکە لەوەی کە بەکارهێنانی ئەو مادەیە ئێمە بۆ ینی بۆی جەنابەت دوات کرد بۆی کە هاوڵاتیان یاخود خانمەکان تێبگەن کە تۆ بە شێوەیەکی هەر ئاوا ینی عەشوایی بڵین بە شێوەیەکی فری بەکارت هێنا خەستێکە ینی ڕەچاوی چت نەکران تۆ بۆچی بۆی کە تێبگەن کە بەکارهێنانی ئەو مادانە بەو شێوازە ئەوەیە حاڵەتەکە و کە ڕەنگەکەی ئەبینین یعنی چی بەسەر ڕەنگەکەی هاتووە ببینن بە تەواوەتی ڕەنگەکەی گۆڕا ینی ئەمە حاڵەتەکەیە کە هەست بە بۆنێکی تیژ بە کزانەوەی چاو ینی ئێمە ینی لە ئێستادا ینی هەناسەشمان ینی چۆن بڵێ هەناسە بۆنەکەی زۆر بەڵێ زۆر ینی ئەمە دەلالت لەوە ئەکا کە زۆر ئاگدار بن ینی ئێستا بۆ نمە شوێنی ئێرش داخراوە خۆ ماڵەکانی خۆمان هەمووی وایە بەڵێ ینی بە زۆر ئاگدار بن ینی ڕەچاوی ڕیکلام لەبەرەوەی هۆکارێکی بازرگانی زۆر جار ینی مرۆڤایەتی لە بیر ئەکات کە بازرگانیەتە پێشەوە مرۆڤایەتی تێدا نامێنێ بۆی باسەکەن ئەمە وایە و بەو شێوازەیە ئەبێ زۆر بە ئاگایی و ئەگەر زۆر پێویست بکە اینجا بەکاری بێنن یعنی سە من حەزم کرد یەک شتێک ئاماژەیە بکەم سابوون ینی سابوون وەکو باسم کرد ئەمەی کاڵێن سابوونی ڕقی ئەوەی کە ئەساسی لە سووریاوە هاتووە لە ڕقەی سووریاوە یعنی هیچ مادەیەکی کیمیایی تێدا نییە ئەگەر ئەبینین شتێکی سروشتە بۆ خاوێنکردنەوە بەکارێنێت تاوان ئەواچێتە زمانی ئەنتیسێپتیکەوە بە یعنی بینەرانی ئێنارتیش لەوە تێبگەن ئەنتیسێپتیکەکانیش خۆ هەر خاوێنکەرەوەن یعنی نەچن ئەوە بەکاربێنن بۆ خاوێنکردنەوەی دەستیان هەر زۆر ئیشکالی گەورە دروست ئەکا بۆ نمونە لەسەر هەر ئەو پاکەتانەی یاخود ئەو شتانی کە لە مارکێتەکانی کڕن ئەبێ لەسەری نووسرابێ ئەنتیسێپتیک واتە بۆ نمونە سابوونی سائل یاخود ئەو سابوونی کە باسمان کرد ئەوانە سروشتین و بۆ سروشتی مرۆڤیش بەکارێنرێ ئەو کارلەکە خێرایە ڕوونادا ئەگەر ببینن کارلەکە خێرایی کە ڕوویدا ئەوە ینی دەلالەتێک یاخۆی ئێستا ئێمە تەجروبەکەمان کرد بە شێوەیەکی پراکتیک و یعنی لە پێش چاوی هەموو بینەران ئەوانەی کە ئێستا بینەری ئێمن ئەبینن چی ڕوویداوە یعنی زۆر سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ زانیارەکانت زۆر سپاس بۆ دکتۆر دڵشاد محەممەد پزیشکی پسپۆڕی دەرمان و ژەهرایی بوون سپاس بۆ زانیارەکان سپاس کە بە شێوەیەکی ڕاستەخۆی بۆمانەوەدا زۆر سپاس بۆ ژمان خۆشەویستان بێن باش کوردستان بەردەوام دەبێ بەڵام لە ئێستادا وچانی گوێدەگرین دێنە وڵاتان